ئەو کاتی بەڕێستان هاتنە دنیا و چاوتان بە دنیا هەڵێنا لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر و تێکۆ شەر و نیشتیمان پەروەر دەمەوێت ئەو سەردەما کە سەردەمێکی قورسی ژیان و ئاژا و خراپی و ڕۆژی سیاسی و هەموو ئەو بابەتانە ئایا هەموو ئەو شتانە ڕۆڵیان چ بوو لە گەورەبوونی تۆدا؟ بەڕێ هەمە شتەیە پرسیارەکەت بەجێیە بەڵێ پڕ و پۆیە دەکەی قسەی باش هەڵدەین لەبەر ڕۆشنایی زانستی مێژوودا هەر یعنی کە بەس لە کساتێک دەکەن یان حاڵەتێک دەکەن یان دیاردەیەک دەکەن ئەو جەمسەرانە چین کە ئەو حاڵەتی دروستکردی ئەو دیاردەیە ئەو کەساتێت وتە هەر بوارێکی ژیان بیکەیت زانستێبی کولتوری کۆمەڵایەتێبی کشت و کاڵەبی مەسەن دەبێ فەلاحەشی گەورە مەسەن ئەو ڕۆکە فەلاحەچی هەولێرێ بەتاتێت بە 2 کیلۆ دەسێناوە دەبی پاشخانی مەسەن ئەو فەلاحە ئەو گوندە و ئاردە نوعیتی ئەو زەویەی باس بکە بەرحال بە پێی لەبەر ڕۆشنایی پرسیارەکەی جەنابتان کە کامل دەفەرمونون لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر و شۆڕی نیشتمان پەرۆر و شۆڕژەر لەدایک من حەز دەکەم زیاتر پرسیارەکەی فراوانتر بکەم ئێمە لە بنەماڵەی زانستی ئاینی ئیسلامی دەکەی چاومان کردوتە هەموو بنەماڵەکەمان زیاد نێزەکەی 400 ساڵ زیاترە دەکەی حەیدەریەکان وەکو ئاسی فقی ئیسلامیدا زانستی ئیسلامیدا بەدایان زانای گەورەیان دروست کردووە گوندی ماوەران لە پشت شەقڵاوەیە منە دەکەی لەوێن دەرێ وەکو دەڵێ دوو مزگەوتی گەورەی لێ بووە لەگەڵ ناوی سێ قوتابخانە فەقییانی لێ بووە دەکەی جا دکتۆر پرۆفیسۆر ڕەوانشاد عیماد عەبدولسەلام ڕؤوف لە کتێبێکی خۆی دادا بە زمانی عەرەبی ئەماکن ثەقافیە مەغمورە واتە ئەو مەڵبەندانەی کە ڕۆشنبیر و ئێستا نەماون یەکێکیان لەوانە ماوەرانە دەڵێ مەڵن گوندی ماوەران بە عەرەبیکە دەڵێ قەرێت ماوەران بڵێن زانکۆی ماوەران یعنی جامیعەت ماوەران جا ئێمە پاشخانەکەی من گەڤناحیەکی دوور و درێژ تەماشا بکەین ئەو بنەماڵە حەیدەرێک کە ناسراون بۆشە تا دەگاتە ئەوا بڵێن سێکانی سەدەی 20 کە برایەکانم هەڵدەکەون دەبنەشمەرە بەڵام پێشی ئەوەی باز بکەین ئەمن کوڕی حەیدەر حەفەندی حەیدەریم حەیدەر حەیدەری کوڕی عاسمەفەندی حەیدەری کوڕی ئیبراهیم کوڕی سەبغەتوڵای گەورە هەتا دوای دەڕواتە تا دەگاتە سەردەمی شێخ ئیسماعیلی سەفەوی دەکەی کە حوکمڕانی ئێرانی وەرگتە ڕێبازی شیعەگەری پەیڕەو کردی و زاڵم بۆ زۆر خەڵکی